میوان خو لیلا مروتی کو صالح فنلندا او جو میوان می پیشی مجید حقیقی فنلندا ها میوان مج جاره گدن ایرو روجا فنلندا یا داگو بيتر لسر في لوتكي باخفن بتايبت لسر رولا يعني مجارة إيراني دناف فان قوتو بيجن ناتو إذا خانم ليلى جارك دنت بخير هاتي وسباسكو بجداري في برنامج دبا از خوازن ناز بكم كا يعني هلسانجنا أنت نرخاندنا أنت جبو وان آخافتنين هري داويين سروك أمريكا دونالد ترامب دربار إيراني ومثلا كو أجر هي إيران أمريكا جارك دن إيشف إيريشي إيراني بك چیه بتایبەت دوێ قۆناغێتە کۆ خوایە ئێدی ئاگربەست نەما زۆر سپاسان دەکەم سلااو لێ و میوانانی بەڕێز بە بینەرانی بەڕێستان سپاس بۆ داواتی من لە ڕاستیدا کۆماری ئیسلامی بەم حملەی کە ئەنجامیدا بۆ هێرشی کە کردی سەر و کەشتیانە بارێکی دیکە سەلماندی کە زۆر گوێ بە ئاگربەستەکان و ئەو شتێک کە بە ناوی تەفاهمنامە دەیناسی نایەتوە بەڕاحەتی دەتوانێت پێشێلیکە ئەمە دیارە بۆ دەوڵەتی ئەمریکا شتێکی خۆش نییە بینیمان کە سەر کۆماری ئەمریکا ترامپ زۆر شاید بڵێم ناڕەحەت بوو قینی هەساڕەتی هەستاوە ئەوەی کە مەترەحی کردووە ئەوەی کە ترامپ باسی لەسەر کردووە ئەوەیە کە لە نەزەری ترامپەوە ئەو ئاگربەستە ئەو تەفاهمنامە ئیدی کارکردێکی نەماوەوە ئەو ئەرزش و بایەخی نەماوە کە لە ئەوەڵە بوویەتی بەڵام ئاماژەیەکیشی کرد بەوەی کە هێشتا مشاورەکانی ترامپ هێشتا ئەو گروپی کە لەگەڵ ترامپن لەسەر بەرنامەی ئێران یعنی گروپی مارکۆ ڕۆبیۆ وەکو کەسانێک وەکو کوشنێر بە پیکهێست بە ئەوانی کە لەگەڵ ئەو دەوڵەتی ترامپن ئەوان هێشتا ئەتوانن وتوبێژەکان ئێدامە بن بە ئەمە بۆ خۆی نیشان دێدات کە دەوڵەتی ترامپ گەرەکێتی هەم بە شێوەی دیپلۆماتیک لە ڕێگای دیپلۆماتیک و کێشەکە چارەسەر کات و لە تەرەفێکی دیکەشەوە ئەگەر بزانێت کۆماری ئیسلامی بە هیچ جۆرێ حاضر نییە کە ئەوانەی کە وەکو تەفاهمنامە وەکو ئاگربەست بۆ خۆی قبوڵی کردووە ڕعایەتی بکات ئەگەری ئەوە هەیە کە دووبارە شەڕەکە دەست پێکاتەوە جا ئەگەر شەڕەکە دەست پێکات ئەو پرسیارە پێشتێکە ئایا ئەو وڵاتانی کە ئەندامی ناتۆ هەن لەگەڵ دەوڵەتی ئەمریکا هاوکاریەکەن هاریکاری دەکەن یانە پرسیارێکی دیکەش کە پێشتێ ئەوەیە کە ئایا کۆماری ئیسلامی ئەم ئاگربەستەی کە ئاوەخسوەتە ژێرتا پێشێلی کردووە بۆ خۆی ئامادە کردووە بۆ شەڕێکی گەورەتر وە کاریگەری ئەو شەڕە لە ناوچەکەەوە بەتایبەت لە ناوخۆی ئێران کە دیارە خەڵک زۆر دش بە حکوومەتن وە لە ناوخودی ئێرانە گوشار و فشار لە تەرەفی خەڵک لەلایەنی خەڵک دش بە کۆماری ئیسلامی هەیە هەرچەند کۆماری ئیسلامی هەمویان سەر دەکەن. باشە لەیلا خانم ینی ئاینتە پرسیارە کرد بڕاستی هەر ئەو پرسیارە من دخواست ئەشتە بکەم لە بەندا بەرسڤاتەمە ینی ئەو ئێریشên ku ئێران dike ew em bibêjin gurkirina girjiyan ku îran li herêmê dike çi qas dikare bihê li endamên NATOyê helwesta xwe biguherin û tevlî Amerîkayê bibin divê em bibêjin têkbirina van şiyanên navokiyên Îranê de دیارە دەوڵەتی ئەمریکا تا بە ئیمڕۆ هەبا کە بۆ خودی ترامپ لە ئەو ئیجلاسی ناتۆ لە ئەنکارا ئاماژەی پێکردووە ڕازی نەبووە لەو حرەکەتەوە ئەو کارێکە ناتۆ تا بە ئیمڕۆ بە نسبەتی دەوڵەتی ئەمریکا ئەنجامیداوە بە بابەتەکەی ترامپ پێشەوەیە ئەڵێ ئێمە زۆرترین کۆمەکی ماڵی کۆمەکی ئابووریمان کۆمەکی نظامیمان بە وڵاتای ئەندامی ناتۆ کردووە بەڵام لەو کات و ساتە کە دەبوو ئەوانش لەگەڵ ئێمە هاوکاری بکەن هاریکاری بکەن هیچ کارێکیان ئەنجام نەداوە ئەوە ناڕەحەتی و بە شێوێک ئەتوانم بڵێم دووربوونەوەی شاید بڵێم خودی ترامپ لە ناتۆ نیشانەدا بەڵام لەلایەنێکی کێش و وڵاتهای ناتۆ دەزانن ئەو وەسیەت و بارودۆخی کە کۆماری ئیسلامی لە ناوچەکە دروستی کردووە لە ناوچەی کەندا و دروستی کردە بە نسبەتی وڵاتهای عەرەبی دروستی کردووە بە نسبەتی دەراوسەکانی دروستی کردووە هەمووی ئەوانە ئەتوانێت مەترسیەک بێ بۆ سوبات و سەقامگیری ناوچەکەەوە ئەوەی ئەتوانێت هەمووی ئەوانە ئەتوانێت کاریگەری بێن لەسەر ئابووری و بەشی ئەمنیەتی وڵاتایەکە ئەندامی ناتۆ هەن وڵاتای ئەندامی ناتۆ کێشێکە لێرە هەیە ئەوەیە کە هەر کام لەوانە بەرژەوەندی تایبەتی خۆیان هەیە بە تایبەت وڵاتای ئوروپایی تا بە ئیمڕۆ نەگەیشتوونەتە ئەو باوەڕە هاوبەشەکە دەبێت لە بەرابەر کۆماری ئیسلامیە
زوانێکی هاوبەشیان بێ کارەکانیان ڕەگدانەوێکی هاوبەشی بێ قسێکی هاوبەشیان بێ ئەوە بۆ خۆی کێشێکە کە لە ناو ناتۆ هەیە بەڵام ئەو وتەی کە ئیمڕۆ سەرۆکی ناتۆ کتوویەتی مارک ڕوتە کتوویەتی ئەوەیە کە پشتگیری خۆیان ئەکەن لە وڵاتی ئامریکا بەڵام دیار نییە ئەو پشتگیریە ئەو هاریکاریە ئایا فقط هاریکاریەکی زوانیە فقط بە زوان قسەی لەسەر دەکەن یا بەکردەوە نیشانیان بەکردەوە نیشانیدەن کە لەگەڵ دەوڵەتی ئامریکا ئەتوانن پاڵپشتی ئامریکا بن بۆ ئەوەی کە ئەو کێشانە ئەو قەیرانەی کە کۆماری ئیسلامی لە ناوچەکە دروستی کردوە یا خەریکی دروستیەکات بە شێوەیەک کنترۆڵی کەن و نێڵن کۆماری ئیسلامی زۆرتر لەوە دەستی لەو قەیرانە بێ یەک خاڵی گرنگیش ئەوەیە کە ئەم وڵاتانە وڵاتای ناتۆ بە هەر حاڵ بۆ ئەوەی کە ئەو ئێرتبات و پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی ئامریکا بمێنێتەوە بۆ ساڵیانی ساڵ بمێنێتەوە زۆریان احتیاجە زۆر بۆیان گرنگە کە دڵی دەوڵەتی ئامریکا بەجێ بێنن کە ئەو شتانێک کە دەوڵەتی ئامریکا گەرەکێتی بەجێ بێنن بەتایبەت کە ئەو شتێک کە ئامریکا گەرەکێتی بە نسبەتی مەسئلەی گەڕووی هۆرموز مەسئلەیەکی جیهانیە مەسئلەیەک نییە فقط مربوط بە ئێران و ئامریکا بێ هەرچەند گەڕووی هۆرموز لەباری مافی نێودەوڵەتی گەڕوویکی جەهانیانی لەباری مافی نێودەوڵەتی گەڕووی هۆرموز نابێ ببەسرێ ئێمە بە ناوی ڕژیمی عبوری ترانزیت دەیناسین هیچ دەوڵەتێکە لەو منتەقەیە لە ساحلە یانی ئێران یا عومان هیچ کامێکیان ناتوانن گەڕووی هۆرموز ببەسن یا ئەو منتەقە ئاڵۆزی بۆ دروستکەن یا قەیرانی بۆ دروستکەن ئەگەر قەیرانێکیش دروستکرێ ئەمە ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتیە کە ئەو قەیرانە بە ئەسڵی ئەو قەیرانە کە لێرە کۆماری ئیسلامیە دەبێت ئەسڵی ئەو قەیرانە ئەو کێشە چارەسەر کرێت چون ئەوە دەتوانێت بۆ ئابووری نێودەوڵەتی بۆ هەموو کۆمەلگای نێوجەهان بە حتا بۆ وڵاتای ناتۆ بۆ خۆی مەترسیدار بەڵێ لەیلا خانم جارێک دەم بینم بیرا بینەرانک و بریارە سەرۆک ترامپ بە هەر کلیکێکدنها لە پرس کۆنفرانسەکە هەنێک ئاخافتنا بکە هەلبەت هات ئەگەر هات ئەمە بینین سەر ئەکرانێ بە هەر حال حتاوێ گاوێ ئەسخوازم پرسیارەکە دن دەوێ دەربارێ دشتر بکە ژ بەرگۆ گەلێک پێشکەتن دەوان چەندەم ژمێرێ داوید چێ بوون دبێژە ینی سەرۆک ترامپ ئەشکرە گوت و دبەک و ئیرۆ ڕەنگە ئیرۆ جارەکە دن ئێریش وەرنکردن دەبێژە وێ حتا شێوەی ئێریشان لەسەر ئیرانی وەرە گوهرتن یا تەنێ دچارچەوەیە دانینا فشارەیە لەسەر تەهرانێ داکو جارەکە دن ڤەگەر سەر ماسەیە دانوستانیان دەبێژە هین دەرفەت هەیە و ئەمریکا و ئیران دانوستاندنێ بەردەوام بکن دە قۆناغا بێدە من پێم وایە هەردوو وڵاتی ئێران و ئەمریکا هەرچەند ئیسا و قەیرانە ئەو کێشە بەڕاستی لە نێویان پێشاتوە بە لە دوێشەوە بینیمانەکە ئێران هێرشی بردووەتە سەر کەشتیەکان و ئەمریکاش هێرشی بردەتە سەر چەند ناوچەی ئێران بەڵام پێم وایە هەردوو وڵاتەکە هێشتا باوەڕیان وایە کە دەبێت دیپلۆماسیەک ببێت دەبێت دانوستان ببێت وە دەبێت بەپێ ئەو بەرژەوەندی کە هەر کامێکیان هەیەە ئەو دانوستانە ئەنجام بن ئەوە بۆ معنای نییە کە لە ئاخرا دەوڵەتی ترامپ هەر مەجبور دەبێت لەگەڵ کۆماری ئیسلامیە فقط بتوو بێشکات بەڵام دانوستان ڕێککەوتن تەفاهمنامە و ئەو شتانی کە تا بە ئیمڕۆ لە ئارادا بوون هەمووی نیشان یێدات کە دەوڵەتی ترامپ گەرەکێتی ئەوەی دەبێت کە مەرحەلە بە مەرحەلە پلە بە پلە هەمووی ئەو شتانی کە لە ڕێگایە هەمووی ئەو مەسیرە هەمووی ئەو ڕێگاحەلانی کە دەتوانێت ببێت هەمووی تەجروبە بکات یعنی بۆ دەوڵەتی ترامپ گرنگە ئەوە بتوانێت لە ڕێگای ڕێککەوتن ئەگەرەوە نەبوو لەگەڵ یا گوشاری ئابووری ئەگەرەوە نەبوو گوشاری نظامی و هەمووی ئەوانە ئەگەر نەبوو شاید لە ئاخرا ئێمە دەرەنجامە دووبارە شەڕێکی گەورەتر لە نێوان ئێران و ئەمریکا ببینین کە ئەگەر ئەو شتە پێش بێت من پێم وایە لێرە ئەکتری سێوەمیانێک دەوڵەتی ئیسرائیل دێتە ناو مەیدان و بە احتماڵی زۆر وڵاتای ناتۆش کە کۆمەکی ڕاستەخۆ ناکەن بە ئەمریکا لەوە چێکە ئەوانم دەفها مەیدانی نظامیەکە بۆ ئەمریکا باستر دیکەن ئاوەڵەتریکەن مثلەن ئیجازە بدەن کە ئەمریکا لە پایگاهای نظامیان ئیسپادەکە دش بە کۆماری ئیسلامی بەڵام ئیستا فعلا فقط من پێم وایە دانوستنەکان دەبێت هەرچەند ئەو شەڕ و ململانەیش بەش زۆر کەم بە کۆنتڕۆڵ شدە لە نێوان دوو دەوڵەتی ئێران و ئەمریکا هەیە باشە لەیلا خانم جارێکە دەنم بینن بینەرین هێژاک و سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پێشبینێت دە هەر کلیلکەکێدا تەبلی کۆنفرانسەکە ڕۆژنامەوانیان ئاخافتنەکێ لە ئەنقەرەی پێشکەش بکە پشتی بەشداربوونا خواد هەلجەڤینا ناتۆێدا لە ئەنقەرێ
ليلى خانم يعني اگر هاتو او سيناريو كنت بحثا ويدكي اگر هاتو كو شر قومي او وقت پیشبینی ج خلکین هریمه ج ام ببیجن ولاتین دور دور ایرانی چه پیشبینی تکرن که او بکنم زن ولاتین کنداوی هوالبندین امریکایی تبحثا اسرائیلی کر ترکیه دوی درباره ده هیا عراق هیا یعنی پیشبینی چه که دوی درباره ده دبه گل راستی دا کۆماری ئیسلامی بەو شتێک کە ئەنجامیدات ئاڵۆزی و قەیرانی بۆ ناوچەکە دروست کردە بۆ هەموو وڵاتای ناوچەک بە تایبەت وڵاتای عەرەبی کەندا و کە ئەمانە هەمویان متحدی ئامریکان لەگەڵ ئامریکا بە سوورەتی ئستراتژیک لە سیاسەتی کۆڵی ئەوان ئێمە ئامریکا بەکو متحدێکە بینین ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەنجامیدات گرژیەکە کێشەیەکە بۆ سەقامگیری ئابووری ئەوان بۆ ئەمنیەتی ئەوان کە زۆر بۆیان گرنگە بە تایبەت ئەو وڵاتانەی کەنداوکە ساڵیانی ساڵە لەباری ئابووری و زۆرتری سەرمایە گوزاریان لە ناوچەکە کردووە بۆ وڵاتایەکە مەسەڵەن بۆ ئوروپا بۆ وڵاتای خارج لە کەنداو و هەروە لە خودی ناوچەکە بۆ نمونە ئەرسانەکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەنجامیات حملا کاتە سەر هەرێمی کوردستان ئەوە بۆ خۆی کێشە دروستەکە بۆ دەوڵەتی ئێران بە نسبەتی هەرێمی کوردستان بە نسبەتی تورکیەش کە تورکیەکێک لە ئەندامانی بەرحاڵ گەورەی ناتۆیە بە تایبەت ئیسە تورکیە زۆری گەرەکە کە لە نێوان ناتۆ لە نێوان ئامریکا بە لەگەڵ ئێران نوعێک نێوەندگیری نوعێک میانجگەری و دۆستی یا سڵحێک یا ئاگربەسێک دروستکە دیارە ئەگەر کۆماری ئیسلامی گەرەکی بێ هەمووی ئەو بەرنامانە هەمووی ئەو نزمەی کە ئیسا هەیە لە ناوچەکە بیدابەیەکە تەنانەت ئەوانیش کە وەکو دەوڵەتی بێلایەن دەوڵەتایە کە دۆستی کۆماری ئیسلامی ئەگەر نەبن بەڵام بێلایەن بن ئەوانی شوێنێکە ناو مەیدانیانی تەنانەت وڵاتێک وەکو قەتەر تا بە ئیمڕۆ نێوەندگیریەکە لە نێوان ئێران و ئامریکا بۆ خۆشی ئیمڕۆ ئیدی ئێعترازەکات دەوڵەتێک وەکو مەسەلەن مەسەر ئێعترازەکات ئەو ئێعترازانە ئەوەی کە دەنگی هەمویان بەرزەبێت و دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە جێگایەک بۆ کۆماری ئیسلامی مەترسیدارە بێت کە زمانی ئەوان قسەی ئەوان بێ بە حرەکەتێکی هاوبەش یعنی بێن لە مەیداندا ئەمان ئێتلافێک دروستکەن پاڵپشتیە بۆ یەکترین دروستکەن کە ئەو پاڵپشتیە عملاً لە ناویە حرەکەتی نظامی بێ عملیاتی نظامی دژ بە کۆماری ئیسلامی بێ کۆماری ئیسلامی کە خۆ ناتوانێت لەگەڵ هەموو خەڵکی لەگەڵ دەوڵەتای ناوچەک لەگەڵ هەمویان شەڕکە هاوکات لەگەڵ ئەمریکا شەڕکان لەگەڵ قەتەر لەگەڵ کوێیت لەگەڵ بەحرین لەگەڵ عمان کە وڵاتێکی بێلایەنە شەڕکایە بەشێکی کە لە وڵاتهای غێری عەرەبی وەکو مەسەلەن حتا وڵاتێک وەکو بۆ نمونە پاکستان کە بۆ خۆی نێوەندگیری کردووە ئیدی خودی پاکستانیش لێرە ئیتر ناتوانێت فقط نێوەندگیر بمێنێ مەجبورە بۆ ئەوەی کە سەقامگیری دروست بێت مەجبورە خۆی خاتە لایەنێک کە من پێم وایە ئەو لایەنە لایەنی دژ بە کۆماری ئیسلامیە بێت بۆ ئەوەی کە ئەمنیەتی ناوخۆی ئەوان ناوچە زۆر بۆیان گرنگە. بەێ لەیلا خانم لەیلا مرۆەتی پسپۆرە پەیوەندیە ناونەتەوەی گەلە گەلێک سپاس بۆ وان شرۆڤێنتە.